کەمی غاز و بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان کاریگەری خراپی کردوتە سەر نانەوەخانەکان. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن نرخی غاز سوتەمەنی هەرزان بکرێت. وڵی ئیشەکە گرانپارە نەمایە و ئیش گران بیە و هەندی ئار گران بیە غاز گران بیە لەبەر ئەوە ئیشەکە کەم بیە. غاز سەرسری لێ کردووە طبعا بەرە 350 بوو شتێ بیە 650 يعني بيد دوقال زيادة بيها بيشينجي 350 بي يشتدين أو بيجينا خارجة ب 650 خارج بيها. لە ماوەی ڕابردوو یەک لتری غاز بە 350 دینار بوو، بەڵام لە ئێستادا نرخی غاز گەیشتۆتە 600 دینار. يعني غاسيا جيرونا أوري جيرونا بس كاريجري أوكي جل أوكي نه بس كم كاريجري أوكي ما يعني تشتي ما برينو كا ما غاز كريب 350 دينار لتر نوكا ب 600 يعني ها 1000 لتر ديكات 600 زور برينو كات كر 350 زور اور ما تكري تليس 25 زور نوکە بچلۆیە بچلویەکەوە هەتا چلو دیاش. بەرزبوونەوەی نرخی غاز و سوتەمەنی کاریگەری خراپی کردوتە سەر بژێوی ژیانی ڕۆژانەی خەڵک. کاسبکاران و هاوڵاتیان داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان نرخی غاز و سوتەمەنی هەرزان بکرێ. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، ناحیەی قەسرۆک.